بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەمڕۆی بەرنامەکەماندا باز لە جیاوازی ئازادی ڕادەربڕین و تەشیر دەکەین بە میوانداری ڕێک لە بەڕێزان کاروان عەبدوڵڵا بەرپرسی پەیوەندیەکانی تۆڕی میدیای کۆمەڵ و ماستەر لە ڕاگەیاندن، هەروەها پشدەر ڕەشید پارێزەر لە هەولێری شەوە، دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ و دکتۆرە لە ڕاگەیاندن. سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. مامۆستا کاروانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە ئێوە لە چەند ڕۆژی ڕابردووە سکاڵایەکتان تۆمار کردووە، ئێوە وەکو تۆڕی میدیای کۆمەڵ بڕواتان بە ئازادی ڕادەربڕین هەیە؟ کاک حەکیم، سەرەتا من دەستخۆشتان لێکم بۆ بەرنامەکەتان، بەڵام خۆی پرسیارەکە گەر ئاراستەی دەستگایەکی تر جگە لە میدیا بکرێتەوە ئەمە لەوە چ جێی خۆی بگرێ، بەڵام میدیا کاتێکە چیتە نێوی بەو هەموو لایەنانەی کە هەیەی هەموو یەگەڕێتەوە بۆ ئەوە ینی من باوەڕم بە ئازادی ڕادەربڕین هەیە، بۆیە دامەزراوێکی میدیاییدا ئەمەزرێن و ئیشی تیاکەم، چونکە میدیا خۆی هاندەری دەربڕینی ڕاکانە، ڕاجیاوازەکانە. ناگونجێت تۆ بڵێ من لە میدیایە کارەکەم بەڵام بڕوان بە ئازادی ڕادەربڕین نییە. بەڵام ئەوەی کە لە دنیای میدیایە باسیەکرێ لە ئازادی ڕادەربڕینەوە هەموو لایەنە یاسایەکانی، لایەنە ئیتیکیەکانی، لایەنە فەرهنگیەکانی ڕەچاو بکرێ، چونکە ئازادی ڕادەربڕین تەنها دەستەواژەیەک نییە من بیڵێم و تۆ بیڵێت و ئەو بیڵێ. جا ئەم هەموو ڕادەربڕینانە ئەگەر بەو شێوازە نائیتیکی و نادەستوری و نافەرهەنگیانە بێ هەمووی تێکەگیرێن، یعنی هیچ کات ڕایەکی وای لێ بەرهەم نایەندێکە ئێمە داوای ئازادی دەربڕینی بکەین. ئەبێ ڕایەک داوای ئازادی ڕادەربڕینی تیا بکەی کە هەموو ئەو بابەتە کۆمەڵایەت و یاسایانەی کە ئەبن بە شێکلی یابن بە لایەنێکلی نەبەزێنرێت. بۆیە من ئەڵێم کە میدیامان دروست کردووە کە میدیا هەیە کە بانگەشەوەکەین ئێمە کەناڵێکی میدیایین، ینی بڕوامان بە ئازادی ڕادەربڕین هەیە. ئەگەر بڕات بە ئازادی ڕادەربڕین نەبێ، ینی تۆ بڕۆ دامەزراوەیەکی بۆ نمونە سەربازی تون دابنێ، یا بڕۆ دامەزراوەیەکی دیکە دابنێ کە چوارچێوە و قەیدی زیاتری هەبێ. لە میدیای ئەم چوارچێوە قەیدانە نییە کە بووم بە میدیا، ینی دەنگم بەرز کردوێتەوە کە من ئەمەوێ کۆمەلگاکەم ئازادی ڕادەربڕینی تیابێ بە هەموو ئەو جون بە ولایەنانی ترەوە کە هەیەی. ئێوەکو خۆشتان قوربانی ئەوەن کە چەندین جار ئازادی ڕادەربڕینتان وەکو پێویست پێ نەدراوە لە کوردستانە، هەرگلەی لەو بابەتە هەیە. خۆشی میدیاکە خۆی گلەی لەوە کاکە ڕێگەم پێ نادرێ ئازادی قسە بکەم، یان ڕای خۆم دەرببڕم، یان زانیاریەکانم دەست ناکەوێ. هەموو ئەمانە لە میدیاکەەوە بەردەوام ئەبیسرێنەوە. جا ئەگونجێت و ئەم هەموو شتانە بڵێت و دوجاریش کەسێک بێ بڵێت تۆ باوەڕت بە ئازادی ڕادەربڕین نییە، کاتێکە لە چوارچێوێکی یاسایی ئەتەوێ مامەڵەیەک بکەی، جارێ ئەسڵ ئەگەر بەم شێوێ مامەڵە بکەی بێ بڕواتەوە بێ کە یاسا باوەڕی بە ئازادی ڕادەربڕین نییە. لە کاتێکە وان نییە حاکمێکە دانیشە محکەمەی کەسێکەکە مەجای ئەیاتێەوە پارێزەر بۆ خۆی ئەگرێەوە کۆمەڵێک لایەنی تری هەیە لەگەڵ تۆمەتبارەکەیە بۆ نمونە ئەیگرێتە بەربەوەی ڕای خۆی دەرببڕێ. ئەگەر ئێمە هەموو شتێک لە چوارچەوەی یاسایەوادا پەنابر نەبوو بەردەم دادگا بۆ کەسێک ناچێتە چوارچەوەی نەخێر. ئەمە فەرهەنگی ئێمە فێربین وە میدیاکارەکان وە خودی دامەزراوە میدیاکان و ئەو دامەزراوانەی تریشکە کار لەسەر ئەمەکەن پێت وابێ کە هەر کەسێک داوایەکی بردە بەردەم یاسا پێت وابێ ئەمە ڕێی لە ئازادی ڕادەربڕین گرتووە. نەخێر، یاسا خۆی بەشێکی لەوەی کە هانی ئازادی ڕادەربڕینەکە ئەدات بە شێوەیەکی تەندروست. من ناڵم یاساکانی ئێمە چەندێک ڕێیان بۆ ئەمە خۆش کردووە و چەندێک هاوکاری ئەمان، ئەمە بابەتێکی ترە. من بە یاسا بە شێوەیەکی گشتی ئەڵێم لە ناو هەموو کۆمەلگایەکە هاوکارێکە بۆ دەربڕینی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی تەندروست بۆ ئەوەی کۆمەلگا بەو بنەما چەسپاوانەی کە هێتی بمێنێتەوە. خۆ گەرەمانە نەبوون، خودی کۆمەلگا داوایەکە با یاسایەکە بێ ئێمە بتوانین لە چوارچێوەیە ئازادی ڕادەربڕینمانە بێ، لە چوارچێوەیە کۆمەڵێک ماف و وەکو بڵێ پێداویستی کۆمەڵایەتی هەیە تەندروستانە جێبەجێ بکرێت. ئەگەر نەبێ خۆمانە بێ دەنگ بەرزکەینەوە بووی. سوپاس دەکەم مامۆستا. کاک پشتدەرجەنابیشت بەخێر بێت. لە ڕووی یاساییەوە جیاوازی چییە مەسەلەن لە نێوان ئازادی ڕادەربڕین و تەشیر و ناوزڕاندن؟ بەڵێ دیارە تەمان کە باس لە دوو بابەتی یاسایی لەگەڵ بابەتی تەشیر و ناوزڕاندن و ئازادی ڕۆژنامەگەری. تەمان دائیمەن یاسا کاری چییە؟ وەزیفەی یاسا تەنزیمکردنی ڕێخستنی پەیوەندی کۆمەڵایەتی و نێوان تاکانی کۆمەلگایە. کاتێکە بەرژەوەندی کۆمەلگا دەکەوێتە مەترسیەوەوان دیاردەیەکی مەترسیدار لە کۆمەلگا دێتەکایەوە، لێرەدا یاسا پێویست دەکات کە بێتەکایەوە و یاسایەکە بێت کە تەنزیمی ئەو پەیوەندی بکات لە بینی مرۆڤەکان، چونکە بەرژەوەندی گشتی ئێبێ یاسا بیپارێزێ. ینی وەزیفە سەرەکیەکەی یاسا ڕێخستنی ئەو پەیوەندیەکە لە بینی ئینسانەکانە هەیە لە کاتی بوونی کێشە و گرفتێکی کۆمەڵاتی بۆەوەی ئاشتی و ئاسایش و سەقامگیری لە کۆمەلگادا بەقرار بێنی. وەزیفەی سەرەکیەکەی یاسا ئەوەیە کە سەقامگیری و ئاشتی لە کۆمەلگا. یاسادا سنووری ئازادی ڕادەربڕین دیاری کراوە بۆ نمونە
طبعا یاسا طبعا ئازادی تهدید کراوە سنووری دیاری کراوە هەتا ئەو شوێنە ئازادە کە سنووری دەسەڵات ینی کەسێکی کە نشکێنە یا تەشکیل بە کەسێکی کەنەکە تەمان یاسا کۆمەڵە بگە و مادە پێک هاتووە کە وتمان لە بەرژەوەندی کۆمەلگایە ئەگەر یاسامان نەبێ فەوزا و ئاژاوە و ناکۆکی لە کۆمەلگا دروست دەبێ یاسا هاتووە ئەو پەیوەندیانەی ڕێخستوە بەچی بەوەی کە هەتا ئەو شوێنە ئازادی کە ئازادی کەسێکی کە پێشەل نەکەی ئەو بڕگە و مادانێک کە هاتە بوون لە بەرنامەکە جناب تاکاڵی تەشیرکردن واتە ناوزراندن واتە هەڵبەستنی تۆمەت و سوکاتیکردن بە کەسێک ئەمە بۆ خۆی پێشێلکردنی کەساتی ئینسانێکی کەیە کەواتە لێرە یاسا هاتووە ئەم بڕگە و مادانەی داناوە بە سزای بۆ ئەو کەسێک ناوزران نەچێت چوارچێوەی ئازادی ڕادەربڕینەوە بۆ نمونە ناوی کەسێک برزێنرێ لە نووسینێکە تەشیری پێ بکرێت چێتە چوارچەوەی ئازادی ڕادەربڕینەوە نەخێر ئەمە بێگومان سوکاتیکردنە بە کەسێکی کات ئەمانەمە ئەو پێشێلکردنی پێشەکردنی مافێکی بەرامبرە پێشکردنی کەسێکی کەیەوە کە ناوی کەسێک کەزڕین لە کۆمەلگا ئەو کەسە تەنها ڕۆشاندنی لایانی دەرونیشە کاریگەری دەرونیش لەسەر ئەو کەسە بەجێ دێڵێت لەبەرەوە لایەنە سزایەکە بۆ ئەوەیە کە ئەو حاڵەت و دیاردانە تهدید کە ڕێگریان لێ بکە لە کۆمەلگا زیاد نەکەن یعنی تەشیرکردن کە بەداخەوە ئێستا بۆتە حاڵەت لە خەریکە بێتە دیاردە کە وای لێ هاتووە بەداخەوەی بینین لە هەڵمەتی هەڵبژاردن و بانگەشەکانە ئەیبینین ینی تەشیرکردن و سوکاتیکردن بە لایانی بەرامبەر بۆ ئەوەی کە کۆمەڵە دەنگ کۆ بکاتەوە یانتەمان لە یاساکە هەموو دیاری کردو ئەوانە حاڵەتەکان چین کە تەشیرن بۆ کەسێکی کەیان حاڵەتانی کە تەشیرن و ئەو حاڵەتانە چین کە تەشیرنین تەماوە لە دادگایەک لای دەکاتەوە کامە تەشیر و کامە تەشیر نیە بە خودی کەسەکان ناتوانن دیاری بکاو لە ئەمە تەشیرن پێکراوە ئەوە دەبێت لە دادگا یەکلایی بکرێتەوە کامە تەشیر و کامە ناوزڕان باشە زۆر باش بەزەگەر کەسێک بۆ پیاوی مافی خوراوێ ئەگەر بۆ مەسکاڵایەک لەگەڵ کەسێکی تر تۆمار کە لە بەردەم دادگامەیەک لا بکرێت دەچێتە چوارچێوەی بەردەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین نەخێ تەمان ئەمە باسم کردو بابەتی جیاوازن بابەتی ئازادی ڕادەبڕین تەمان ئازادی ڕادەبڕینەوە یاسای تایبەتی خۆی هەیە ئازادی ڕۆژنامەگەری یاسای تایبەتی خۆی هەیە ئەوەی کە سنووری کەسێککە ببەزێنی ئەمە پێشێلکردنی مافی کەسێکیکەیە وەکو چۆن تۆ مافیەوە شتێک بڵاو بکەیەوە بەڵام ئەو مافی ئەو بڵاوکردنەوەی ئەو مافەت هەتا ئەوە مافیەوەتەیە کە هەست و سۆز و شعوری کەسێککە بریندار نەکەی کاتێک کە شعور و هەستی کەسێک کرد بریندارکردمانە تۆ پێشێلی مافی بەرامبەرەکەت کردووە لێرە یاسا بەو شێوە معالەجی ئەو دەکەدەنا وەکو یاسا ڕێگری نەکرێتەوەی کە تۆ ئینسان ئازاد نەبێت لە نووسین ئازاد نەبێت لە ڕادەربڕین بەڵام بەو سنووری کە دیاری کراوە لە چوارچێوە گشتێکی کۆمەڵگا کە دیاری کردووە کە ئەو سنوورانە تێنەپەڕێنێت بەس تێنەپەڕانی و سنوورانە ینی بەمانەی بەردەستکردنەوە نایەت ئازادی ڕادەربڕین یاخۆ دەبێت سنووری بۆ دابنرێ بۆ ناوزڕاندن و تەشیر و بێگومان ئەخر ئەمە لە هەموو دنیا ئەوەشێ لە یاسا تەمەخۆ یاسایەک نەتایبەت بێ بە کۆمەلگا ئێمە کە ئەمە تەشیر لە هەموو دنیادا تەشیر هەر تەشیرە ینی یاسایەکی جیهانی لە هەموو دنیادا بۆ نبین وڵاتانیش کە تەشیر بە سەرۆکی وڵاتێکە کرێ یا بە کەساتێکە کرێ بە گۆرانی بێژێکی ناودارەکرێ ئەچی لە دەرگا سکاڵات و مار دەکات ینی تەشیرە تەنهانیە بەومانانیە کە ئازادی بەردەست کراوەتەوە بەمانای ڕێخستنی پەیوەندەکانە بۆی سنووری مافی کەسەکانی بەرامبەری پێشێل نەکە لەو چوارچێوەیە تەماشای یاسا دەکرێت ئەجنا بۆ مانانیە کە ئازادی بەردەست کراوەتەوە ڕەنگە لە کۆمەلگا ئێمەدا کۆمەڵێک یاساکان هەوڵدن کۆمەڵێک ئازادی ڕادەرین بەو شێوە بەربڵاوە نەبێکە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە بەڵام تا ڕادەیەک ئازادی ڕادەبڕین هەیە چەندین کەناڵی ڕاگەاندن هەیە چەندین تەلەڤیزۆن و ڕۆژنامە ئازادی ڕادەرین تا ڕادەیەک هەیە بەڵام بەو ئازادی فراوانی کە بڵند جێگای ڕەزامەندی ڕۆژنامە نووس و ڕاگەاندن کار و خەڵکانی ڕۆشنبیر بێ ڕەنگە ئەوان تومەحیان زیاتر بێ زیاتر یاساکان لە بەرژەوەندی کۆمەلگا بێ سوپاس دەکەم دواتر قسە لەسەر مەسەلەی تەشیر دەکەین لە یاساکانی هەرێمی کوردستان چۆن دیاری کراوە ئەگەر بچینە هەولێر لای کاک دکتۆر سادق کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەڕێزت بزان بەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین و ناوزڕاندن لە بواری ڕاگەیاندندا ینی جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو پرسە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ڕێز بۆ بەڕێست و میوانە بەڕێزەکان و هەروها بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێ بن بە دڵنیاییەوە ئازادی بڵێن تاک ئازادی ڕادەربڕین ئازادی گفتوگۆ ئازادی قسەکردن یان ئازادی ڕۆژنامەگەری بە درێژایی مێژوو جێی مشتومڕ و قسە لەسەرکردن بووە لەسەر جەم کۆمەڵگەکاندا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی دێرینی بواری ئازادی و بە تایبەتی ئێمە کە قسە لەسەر ئازادی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن نەکەین
سیرەکەین لە سەدەکانی 16 و 17 و هەتاوەکو سەرەتای سەدەی 90 ئازادی ڕۆژنامەگەری لەسەر تاسەری جیهان بە شێوەیەکی زۆر برن بەرتەرس کراوەتەوە ئازادی ڕاگەیاندن نەبووە کە ئەو کاتە میدیا بە شێوەک لە شێوەکان لە چوارچێوەی تیۆری دەسەڵاتدا کاری کردوواتە ڕاگەیاندن لە خزمەتی دەسەڵاتە بووە پەیامی میدیایی لە خزمەتی دەسەڵاتە بووەوە هەروەها تاکەکان بەشداریان پێ نەکراوە بە شێوەیەکی ئازاد لە چوارچەوەی میدیا ئەمە وای کردووە کە هەوڵ بدرێ بۆ ئەوەی میدیا ئازاد بکرێەوە ئازادی ڕاگەاندن چێ بێت و بەرجەستە بێ کە ئەو کاتە شتێک بە ناوی تیۆری لیبراڵی و ئازادی ڕاگەیاندن بە تایبەتی لەسەر دەستی جۆن میلتۆن و جۆن لۆک و جۆن ستیوارد میل کە لە ڕووی ڕەهەندێکی فەلسەفی ڕەهەندێکی ئابووری و هەروەها ڕەهەندێکی زانستی و سیاسیەوە کاری لەسەر ئەکرێ و زەمینە ڕەخسەنێ بەوەی میدیایەکی ئازادە بێ. دوجارم ئازادیە بە ئازادی ڕاگەاندن بە قۆناغی جیاوازە تێپەڕی کردووە و چوەتە قۆناغەکانی وەکو تیۆریەکانی بەرتەسکردنەوە ئەوانە. ئێستا ئێمە گەرباز لە باسی ئازادی ڕاگەاندن و تەشخیر بکەین لە ڕاستیە من پێم واشە جیاوازی ئازادی ڕاگەیاندن نەبێ بەراوردی بکەیت لەگەڵ سانسۆری میدیا یان ئازادی یان کۆتکردنی میدیا چونکە تەشهیر و ناوزراندن بەشێکە و پشتێکە لەو چوارچە و لە کایی ئازادی ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕین و ئازادی کۆڕ و کۆبوونەوەکان و هەروەها هەموو ئەو ئازادیانەی کە تاک ئێوێ بڵێن ممارسەی پێ لە ناو کۆمەلگایە. بۆیە ئازادی ڕاگەیاندن ئەبێ بە یاسا ڕێک بخرێ ئەبێ چوارچەوەیەکی یاسایی هەبێ لە چەند حاڵەتەکە یەک لە چوارچێوەی ئەو ئازادی کە خودی دامەزراوە میدیاییەکە وەکو شەرەفێکی ڕۆژنامەوانی قسەی لەسەرەکە دوو ئەو ئازادەیە کە لە چوارچێوەی یاسا لە ناو کۆمەڵگەکە یالیان لە ناو حکوومەت و دەسەڵات و ژینگەی کاری ڕاگەیاندنە بەرجەستە ئەبێەوە ئەو ئازادیە لە چوارچەوەی یاسا ڕێکەخرێ کە هەڵێنجراوی دابوو نەریتی کۆمەڵگەکە بێ دوو ئەو ئازادیەی کە لە چوارچەوەی پێوەرە جیهانیەکان و جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ و ڕێکخراوە پەیوەندەکانی مافی مرۆڤ ڕێکخراوە کەواتە لە هەموو حاڵەتەکانە ئازادی ڕاگەیاندن ئەگەر بە شێوەیەکی زانستی باسی بکەین یان ئازادی ڕادەربڕین لەمانە تێناپەڕێ ویان لەو چوارچەوەیە. بۆیە هەر جۆرە تەشهیرێک ناوزراندنێک کە پشت بە یاسا و کە پشت ببورن بە زانیاری ورد و دقیق نەبەستێ و هەروەها بەبێ پشتڕاستکردنەوەی زانیاریەکان شتێک بدرێتە پاڵ کەسێک کە ئەو کەسە بە ڕشوە یان بە پارە خواردن یان بە هەر سلوک و ڕەفتارێکی ناتەندروست و دوور لە یاساوەیان دش بە بڵێن بەها باڵاکانی کۆمەلگە ڕەفتاری کردبێ ئەوە پێوترێ تەشهیر کە پێناسی جۆرا و جۆری بۆ کراوە لە یاسا جۆرە و جارەکانی وڵاتاندا. ئەو تەشهیرە پێویستە لە چوارچەوەی یاسایە مامەڵەی لەگەڵا بکرێتەوەتە ئازادی ڕادەربڕین لە دنیاە بە شێوەیەکی مطلق بوونی نییە. لە چوارچەوەی تیۆری لیبراڵیا بۆ ماوەیەک ممارسەی کراوە بەڵام ئەبێ ئازادی ڕاگەیاندن ئازادی ڕادەربڕین بە یاسا ڕێک بخرێ و هەموو لادانەکانیش لە یاسا دیسانەوە هەر بە یاسا مامەڵەیان لەگەڵا بکرێت. بەڵێ ئەی کاکتۆر بۆ تۆڕە کۆمەڵایەتەکانی ژیانی سنوور هەیە بۆ نمونە بۆ ئازادی ڕادەربڕین و جیاوازیش هەیە لە نێوان ئازادی ڕادەربڕین و تەشهیر لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش؟ پرسیارێکی جوانە. دیارە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرەتا وەکو لایەنی سەرەتایی کە وڵاتانی ڕۆژاو بە تایبەتی کە لە ئەمریکا سەری هەڵا بە ئێستاشەوە لەسەر جەم وڵاتانی دنیا یەکێکە لە پرسەهرە گرنگەکان و یەکێکە لەو بابەتەی کە زۆرترین قسەی لەسەرکرێ بە تایبەتی لە چوارچەوەی ئازادی ڕادەربڕین و هەروەها چۆنێتی ڕێخستنی ئازادی ڕادەربڕین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئێستا بۆ نمونە گەر ئێمە وڵاتێکی وەکو ئەمریکا وەرگرین لەگەڵ وڵاتە ئەوروپیەکان لەگەڵ وڵاتێکی وەکو یابان هەر مووقعێک هەر ماڵپەرێک هەر وێبسایتێک کە بکەیتەوە ئەبێ ئەو کەسە وەکو ڕەسم وێنە ناسرااو بێ وەکو ناسنامە ناسرااو بێ وەکو شوێن ناسرااو بێ وەکو بە دەقیقی شوێنی کارکردن لە ڕووی کاتەوە کە زۆر گرنگە بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان ناسرا بێ واتە کەسێکی نەکیرە نەبێ کەسێک نەبێ کەس نەزانێ
کێیە و لەکوێیە و ناوی چییە و لە شوێنێک دابنیشە و پیشەی چێ و ئینفۆ یانی هیچ زانیارێک لەبارەیەوە نەبێ. بۆیە ئێستا لە وڵاتان لە هەوڵی ئەوەیان ئەوەش بە یاسا ڕێک بخرێ. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو چین یان لە وڵاتانی تری هەندێک لە وڵاتانی ئەوروپی جاری وەها بۆ ئەم یاسایە لەبەر زۆری و خێرایی گۆڕانکاری لە تەکنۆلۆژیا و ئۆپشنەکانی تەکنۆلۆژیا کە ڕوبەرێکی زۆر فراوانیان بۆ ئازادی ڕادەربڕین دەستەبەر کردووە یاساکانیش بەردەوام ئەپدەیت بکرێنەوە و گۆڕانکاریان بەسەرابێ. بەڵام لە هەرێمێکی وەکو ئەمەیە تا ئێستا هیچ جۆرە یاسایەکمان نەک بۆ تۆڕە کۆمەڵاتەکان بەڵکو بۆ ڕادیۆ تەلەڤیزیۆنیش نییە. بۆیە ئەو ئازادیە لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆر فراوانە بێ دەرگا و پەنجەرەیە پێویستە بە یاسا ڕێک بخرێ و ئەویش بەپێی ئەو دەستوری ئەو وڵاتانەیە کە یاسایی ڕۆژنامەگەری ئەلکترۆنیان هەیە یاسای ڕۆژنامەگەری سۆشیال میدیایان هەیە بە هەمان شێوە تەشهیر و قەزف و جنێودان و هەموو جۆرە لادانە یاساییەکان لێپێچینەوەی خۆی هەیە و لێپێچینەوەی یاسایی هەیە و مامەڵی یاسایی لەگەڵاکرێ و هەندێک جار سەختریش لە ڕۆژنامەی نووسرا و بینرا و بیسترا بۆ لەبەر یەک خاڵی زۆر گرنگ ئەویش ئەوەیە تۆڕە کۆمەڵەتیەکان کاتێک کە تۆ تەشهیرێک ئەەکەی لە ماوەیەکی زۆر کەمە ڕێژەیەکی زۆر لە دانیشتوانی سەرگۆی زەوی ئەیبینن و گویان لێبێ کە یەکێکیش لە خاڵە توندەکانی سەرتەشیر ئەوەیە کە تۆ بە ئاشکرا بکرێ و خەڵکێکی زۆر کەواتە عقوبەکەی زیاترە لە جۆرە میدیایەکانی تر. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر مامۆستا کاروان ئەگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە ئێستا حاڵاتی تەشکیلین لە تۆڕە کۆمەڵایەتەکان زیادی کردووە لە بەرامبەردا هەندێک بڕۆمە خەڵک پەنادەباتە بەر دادگا ئەمە حاڵەتێکی خراپە یاخود باشە هەنداڕی دادگاوە ئەم پرسانەیەک لا بکرێتەوە. کاک حەکیم ئێمە ئەبێدان بەوەدا بنین کە گۆڕانکاریەکی ڕەفتاری خێرا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە لە ئارایە بۆەوەی بینەر لێمان تێبگەم گۆڕانکاریە مەبەستمان چییە لە ماوەیەکی زۆر دوور نییە ئەگەر کەسانێک لە دەوروبەری خۆمانە کەسێکی ئازیزی بمردایە نەک هەر شاشەی تەلەڤیزیۆنەکەی ڕەشەکرد بەڵکو شتێکیشی بەسەرایە تا 40 ڕۆژ اینجا بە مەراسیمێکە کرایەوە کە خەڵک بڕاو بیکەنەوە و تعزیێ تێک بشکێنن. بەڵام ئێستا کەسی ئازیزی ئەمرێ خۆی لایڤ ڕاستەوخۆ لەگەڵ هەناسەدانی کۆتاییە پەخشیەکە ینی تۆش ئاساییە بەلاتەوەم ڕفتارە گۆڕاوە بیبینیتەوە بە هەر شاشەیەک بێت. ئەم گۆڕانی فەرهەنگیە درێژەی کێشاوە بۆچی بۆ مامەڵەکردنی تاکەکان لەگەڵ یەکتریە خۆتەزانی ئاسان سادەترین هەوکێشەی میدیایی نردنی پەیامێکە لە ڕێی نێرەرێکەوە بۆ وەرگرێک نێرەرەکەش بە کۆمەڵێک وەسایل ئەمە تەغیری لە ڕفتاری نێرەرەکەیە کردووە بەوەی کە هەموو هەڵچوونێکی دەرونی خۆی بێت لە ڕێگەی ئەم میدیایەوە دابڕێشێ بڵێ دەروونم خاڵیەکەمەوە هەموو تووڕەبوونێکی هەموو مامەڵەیەکی لەگەڵ کەسانی تر شەڕبوونی شەڕی لە کۆڵانێکا وەرگرتنەوەی مافێکی تووڕەبوونی لە کەسێک هەمووی لە تۆڕە کۆمەڵەکانەوە داڕێژێت کە ئەمە ڕوویدا ئێمە بزانین وەرگرەکەی تۆش زۆربەی خەڵکانی کۆمەلگاکەی خۆتن هەمان هەڵچوونیان هەیە و هەمان مامەڵی کۆمەڵایەتی و فەرهەنگیان هەیە ئەشێ ئەویش لە بەرامبەر هەڵچوونەکەیە هەم تۆڕە کۆمەڵاتیەکە بەکاربێنێتەوە و هەم لە شەقامێخە یەکتری بگرن و ئەم دیاردەی کوشتنی لێ بکەوێتەوە لەسەر پۆستێک. لەبەرەوە من پێم وایە ئەگەر ئێمە بین ڕفتارێکی بەو شێوەیە فەرهەنگێکی بەو شێوەیە دروست بکەین کە ئەم خەڵکە لەسەر شەقامەکان تۆڵە لە یەکتری نەکەنەوە هەڵچوونەکان بەو شێوەیە نەبن بچنە بەردەم دادگا داوای مافەکەی خۆیان بکەن پێم وایە ڕفتارێکی زۆر باشتر و زۆر بەسووترە بۆ کۆمەلگا کە لەسەر شەقامەکان داوای مافی خۆیان بکەنەوە. ئەگەر ئێمە ئەم فەرهەنگە دروست بکەین چ لە میدیا ڕسمیەکانەوە وچ لە ڕێگەی دام و دەستگا پەروەردەی و فێرکاریەکانەوە بە خەڵک بڵێ کە ئەم هەڵچوونەکە کەسێک بەرامبەر بە تۆی هەیە بچۆرە بەردەم دادگا و داوای مافی خۆتی لێ بکە و یاسایەکی بەو شێوێش دابنین کە مافی خەڵکی وەرگێتەوە و کۆنتترۆلی تۆڕە کۆمەڵایەتیان بکرێ بە یاساکە ئەمە فەرهەنگێکی زۆر باشترە وەک لەوەی ئێمە خوێن بڕێژین لەسەر کۆمنت وەک ئەمە ئێمەکە ئەوەی تۆ بەرامبەرت نووسی و خاوەنی کەس و کار و هەڵچوونی هەمان دەرونی و کۆمەلگاشە بێت تۆڵەت لێ بکاتەوە لە ماڵەوە لەسەر شەقام لە هەر شوێنێکی تر بۆیە من پێم باشە ئەم فەرهەنگە باشترە لەوی تر کە بەدیلەکەیەتی بچینە بەردەم دادگا بۆ وەرگرتنەوەی مافی خۆت چونکە ناکرێت تۆ ئەکاونتێکی فەیسبووکی خۆت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە پێت وابێ میدیایەکی فەرمیە چونکە مامەڵەی میدیای فەرمی لە یاسایە مامۆساش باشتر دەزانێ مامەڵەیەکی ترە وەک لە بەکارێنانی مۆبایلەکەت بۆ کردنی پۆستێک و دیسانەوە هەم مادەیان جیاواز هەم یاسا مامەڵەیەکی جیاوازیان لەگەڵاکە بۆیە من پێم باشە فەرهەنگی چوونە بەردەم دادگا دروست بکەین لە ناو خەڵکاوە ئەو
مافی کە ئەوخرێ لە کۆمنتێک و تەشیری پێکرێ لە کۆمنتێکە لە دادگا وەریگرێتەوە لەسەر شەقام نەبێت بەگە لە کۆمەڵی نەبێت لەناو کۆمەلگایە بەجددی ینی حاڵەتی ترسناکە بوو بوون لە دەرەوەی دادگا ئەم پرسانێک کۆمەلگایە دیارە زۆر حاڵەت هەیە هەندێک کوشتن هەیە ئەشارێتەوە و ئەزانی بەهۆی چیەوەیە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوەیە و زۆر حاڵەتەیە تۆڵە سندنەوەیە لێدانە شەڕاشایریە هەمووی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان و پۆستێک لە تۆڕە کۆمەڵاتەکانە دروستە بێ ئەگەر لە دادگایە بگرێت لەوە چێ بۆکو بڵێ قوربانیەکەی کەمتر بێ یان ئەسڵ هەر نەیبێ مافێک بەوە بگیرێتەوە و بدرێتەوە. باشە بەس مەسەلەی بابەت نووسین مەسەرن لە تۆڕە کۆمەڵاتەکە ناچێتە چوارچێوەی کاری ڕۆژنامەنووسی بۆ تۆ کە ڕۆژنامەنووسێک بی یاخود هاوڵاتیەکیش بیت ئەگەر ئاگات لە ڕوونکردنەوەکەی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسان بوو بێ کە لەم چەند ڕۆژەیە چەند حاڵەتێکی لەو شێوە ڕوویدا خاڵێکی زۆر جوانی تیا بوو داوای لە ڕۆژنامەنووسان کردووانەی لە میدیایەکی فەرمیا ئیشەکەن ئازادی ڕادەربڕین یا ڕای خۆیان لە نێو میدیا فەرمیەکانیانە بڵێن چونکە دەربڕینی ڕایەک لە میدیا فەرمیەکان بە چەند دەرگاوانێکە ئاڕوا بە چەند فلتەرێکە ئاڕوا تاوەکو بڵاو بێتەوە هیچ سەرنووسەرێکی میدیایەکی فەرمی ڕازی نییە بەبێ بەیانکردنی سەرچاوی زانیاریەکە بێت راپۆرتێ بکات و بڵاوی بکاتەوە بەڵام تۆ لە تۆڕی کۆمەڵایەتیەکانە و لە ئەکاونتی خۆتا قسەیەکەکەی میدیاکەت ئامادە نییە ئەم قسەیە وەکو راپۆرتێک بڵاو بکاتەوە ناکرێ من بێم وەکو ڕۆژنامەنووسێک بۆ ئەمە مامەڵێوەت لەگەڵا بکەم ئەگەر میدیاکەت ئامادەیە وەکو راپۆرتێک بڵاوی بکاتەوە بنەماکانی خەبەر و ڕێپۆرتاژ و وەرگرتنی زانیاری و بڵاوکردنەوەی زانیاری تایە میدیاکەت سەرنووسەرەکەت ئیمزایەکات و بڵاوە بێتەوە ئەتوانی مامەڵەیەکی ڕۆژنامەنووسانەی لەگەڵا بکەیکەم کەسێکی ڕۆژنامەنووسە و لە فلان دامەزراوی میدیایی فەرمیە بەڵام کە ئەو ئامادە نیە تۆ بێ پەنابەری بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو دەستگایەکی تری میدیایی ناکرێ من هەمان مامەڵەت لەگەڵا بکەمەوە چونکە ئەگەر وا بێ ئەبێ هەر کەسێک لەدایک بوو هەوەیەکی سندیکای ڕۆژنامەنووسانیشی بنێ چونکە یەکسەر ئەکاونتێکی بەناوە کرێتەوە هەر لە پاڵ نفوسەکەیە سبەی نەبینی ئەکاونتی فلان مناڵ وەشتیشی تیاوترێ خۆشی نییە خەڵکی ترێڵێتەوە لەبەرەوە مامەڵەی ئەمە لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵایەتی و مامەڵەیەکی ترە مامەڵەی دامەزراوی تعریفی ڕۆژنامەنووس چیە کەسێک کە بۆنە بابەتی بڵاو لە فەیسبوک بۆنە تۆڕی کۆمەڵات دەبێت بە ڕۆژنامەنووس لە سندیکای ڕۆژنامەنووسان و یاساش ئەمەی زۆر بەڕوونی باس کردووە ئەبێت لە دەستگایەکی فەرمیە کارێکی ڕۆژنامەنووسی بکەیت هەتا ناکرێت تۆ لە دەستگایەکی فەرمیە کارمەندێکی ئیداریت خۆت بە ڕۆژنامەنووس بناسیێنی ئەبێ یەکێک لە ژانتەکانەیەکی لە بوارەکان ڕۆژنامەنووسیە کار بکەیت تۆ گەرەندامی سندیکای ڕۆژنامەنووسان بی ساڵانە کە چی باجەکەت نوێیەکەیتەوە داوای پشگیری دەستگاکەت لێ یەکەن بۆی بزان لە دەستگاکە ماوی یان ناکرێ هەتا مردن تۆ باربی بەسەر ڕۆژنامەنووسانەوە و ئیشی ڕۆژنامەنووسیش نەکەی کاسبی بکەی کەسیش نەوێرە پێت بڵێ کاکە بۆ واکەی بڵێن کاکە ڕۆژنامەنووسە نابێت بگیرێ ئەمە لەسەر شانی سندیکای ڕۆژنامەنووسان نیە و زۆر بە وازحیش ئەمەیان وتووە وەکو ڕێنماییش داویانە بە ڕۆژنامەنووسان ئەبێ ئاگاتان لە میدیای فەرمی و نافەرمی بێ جیاوازی بینی کەناڵەکەی تۆ لەگەڵ ئەکاونتەکەی من هەر ئەمەیە ئەوەی تۆ فەرمیە ئەوەی من نافەرمیە ئەگینا هەموو شتێک تۆ توانی بیکەی منیش توانم لە ئەکاونتێکی خۆما بیکەم پەخشی ڕاستەخۆیەکی ئەیکەم وێنە بڵاوەکەیتەوە ئەیکەم ڤیدیۆ بڵاوەکەیتەوە ئەیکەم و بگرێ لەوە چ خەڵک زیاتر من ببینێت تاتۆ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەڵام مامەڵەی ئەم مامەڵەی یاسایی ئیتیکی ئەخلاقی فەرهەنگی جیاوازەوەک لە مامەڵی میدیایەکی فەرمی سپاس دەکەم کاک بژێن لە مەسەلەی تەشیر چۆن هاتۆ مەسەلەی تەشیر یاخود تەشیر چیە لە ڕووی یاسای سەرتا پێناسەکی دوایی لە یاساکانی کوردستانە چۆن هاتۆ مەسەلەی تەشیر بەڵێن تەمەن لە یاسای سەردانی عێراقی یاسای ژمارە 111 ساڵی 69 کە باسی تەشیر و وزنێدان و بوختانی کردووە لە دوو مادەی سەرەکیە 433 434 جێگای کردوێتەوە کە چی بە تەشی دانرێت چی بە ناوزڕادن دانرێت تەمەن لە یاساکەدا تەحدیدی کردووە واتە تۆمەت هەڵبەسن بۆ کەسێک دانە پاڵی واقعەیەک بۆ کەسێک کە ئەو واقعە بوونی نەبێ خستنە پاڵی ئەو واقعە هەست ڕۆشاندنی ئەو کەسە واتە لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی سومعی کۆمەڵاتیەوە ئەوە هەست بۆ ئازارە بکە ئەمە لە ڕووی یاسایە بە تەشیر و ناوزڕاندن ئەژمار کراوە تەمەن لە یاسای سەردانی عێراقی بتمان باس کراوە یاسای ژمارە 8 ساڵی 2008 یاسای ژمارە 6 ساڵی 2008 یاسای خراپەکانانی ئامریکانی پەیوەندیکردن تەمەند دوای و گۆڕانکاری خێرایی کە بەسەر کۆمەلگای ئێمەدا هات کە سەیران کرد یعنی ئەو یاسانەی کە هەبوون نێتوانی پێڕکڕەوەی ئەو بابەتانە بکە لە کۆمەلگای ئێمەدا ڕوودەدەن بە تایبەتی خراپەکانانی تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەنتەرنێت و بابەتەکانی کە ئێستا لە کۆمەلگای ئێمەدا زۆر بەکار دێنرێ کاتێک ئەو فراغا هەبوو یاسادانە لە هەرێمی کوردستانە ئەو یاسایی داناوە کە یاسای قەدەغەکردنی خراپەکانای ئەمریکانی پەیوەندیکردن لە چەند بەرگە و مادەیەکە تەنانەت سزاکەی سزایەکی تا 5 ساڵ
بۆ ئەو کەسانە داناوە کە ئەم ئامێرە خراپ بەکارن. طبعاً یاساکە کۆمەڵە حاڵەتی تهدید کردووە چی ناوانەی کە لەوانەیە تەشیرکردنە ناوزی هەیە لەگەڵ یاسی سادانی عێراقی بزن یاسی خراپ بەکارێنانی ئەمریکانی پەیوەندی ینی چی بە تەشیر دادەنرێنی بە دیاریکراوی لەوە یاسایە. بەڵێ لە تەمانە وتمان ئەو پێشکەوتنە خێرایی کە بەسەر کۆمەلگای ئێمەدا هات کە وای کرد تەکنۆلۆژیا بە شێوەیەکی خێرا هاتە ناوێمەوە مەسەلەی خراپبەکارانی ئەنتەرنێت و فەیسبوک و ئەو تۆڕە کۆمەڵاتێنی کە مامۆستایان باسییان کرد کە بە شێوەیەکە کە بە ئاسانی ئەتوانێت هەموو کەسێ بچێتە ناوی واتە هیچ فلتەرێک نیە ڕێگرێک نیە بۆ چونە ناوی کە بەداخەوە تا ئێستا لە لایەنە پەیوەندیاریش ئەم بابەتیان کۆنتڕۆڵ نەکردووە کە کۆمپانیاکان بتوانن ئەنی ئەو کەسێک کە دەچێتە ناو فەیسبوکە ئەو کەسێک ئەکاونتێک کاتەوە ینی بەڕاستی فلتەرێک نێپات ینی کەسانێک ئەسنا ئەم تۆڕە کۆمەڵاتیانەوە کە ناوی خوانیە ناوی نەخواسراون کە ئێستا لە زۆر وڵاتانیش ئەو گرفتە هەیە بەڕاستی تەنها لە کۆمەلگای ئێمەدا نییە بەڵام لە هەندێک وڵاتی پێشکەوتو توانیانە بە ئامێر و ئەجزەی تایبەت توانیان ئەم بابەتە حەلکەن چارەسەر بکەن کە بەداخەوە لای ئێمە زۆربەی کێشە کۆمەڵاتیەکان ئێمە لە ئەنجامی خراپەکانانی ئەو تۆڕە کۆمەڵاتیانەوە کە تەشیرە کەسێک ناوی کەسێک بڵاوکاتەوە کەسێک ناوی کەسێک ئەزرێنە یا وێنەیەکی بڵاوکاتەوە تەشیری پێکاو ئیتر لە 2000 کێشەی کۆمەڵاتی دروست دەبێت طبعاً یاساکە کە دەرسوو لە ساڵی 2008 ئێستا جێبەجێ دەکرێت وە سزاکەش وتمان باسمان کرد لە 6 مانگ کەمتر نیە تا 5 ساڵ ئەڕوا کەسێک خراپ بەکاری بێنێ بە پیاسەی خراپ بەکارێنان ناوزڕاندنە تەشیرکردنە تەنانەت بڵاوکردنەوەی وێنەی کەسی بەبێ خواستی کەسێککە وێنەیە بڵاوکەوە وێنەی جوڵاو نەجوڵاو جگە لەوە وەکو باسمان کرد هەندێک جار تەنان دەڵێ ئەگەر ئەم بابەتی کە تۆ بڵاویەکە ڕاستیش بێ بڵاویکەوە یاساکە بە هەمان شێوە سزای بۆ داناوی بەبێ پرسی ئەو کەسە مەسەرەن تۆ بەبێ پرسی ئەو کەسە شتێ بڵاوکەوە لە وێنەیە لە بابەتێکی دیاریکراوە تەنان ئەگەر بابەتەکە ڕاستیش بێ مەسەن ژیانی شخصی کەسێک ئەگەر ڕاستیش بێ بێ پرسی ئەو بڵاویکەوە یاساکە سزای بۆدانەوە یعنی بەگشتی سەیری یاساکە بکەین یاساکە هەموو بابەتەکانی دیاری کردووە ئەوە بەتانی کە کێشە و گرفتی کۆمەڵاتین بەڵام گرفتەکە لا ئێمە ئەوەیە بەڕاستی ئەو ئامێرانی کە هەیە و تەکنۆلۆژیایە تۆڕە کۆمەڵاتیەکان وەکو باسمان کرد ئەوەندە خەڵک ئەچێتە ناوی هیچ فلتەرێکیش نییە کێشە کۆمەڵاتیەکان لەوە سەر هەڵدەن کە زۆر جار ئەو کەسانە پەنا نابنە بەردادگاکان کاتێک کەسێک لە ناو تۆڕی کۆمەڵاتی لە فەیسبوک لە بابەتەکانی کە سوکاتی پێدەکرێت تەشیری پێدەکرێت ڕاستەخۆ خۆی دەچێتە سەر کەسی بەرامبەر و تۆڵی لێکاتەوە تا کەسی شێەوە خراپەیەنی ئەمە بێگومان زۆر بووە بە تایبەتیش ئەوەی کە بەداخەوە ئێمە زۆرتر ئەیبینین و بۆتە کێشەی گەورە کێشەکەی زیاتر لەسەر مەسەلەی ئافرەت و ژن و کچە یعنی ئێمە خۆم لە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونی توێژی خێزانی کار دەکەم لێ هەست بەوە دەکەین کە زۆرتی قوربانیەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان مەسەلەی ئافرەتە ڕەنگە پیاوێک لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە تەشیری پێ بکەین ئەو قورسایی نەبێت لە ناو کۆمەلگایە ئەتوانێت مەسەرەن ڕێگای دادگا بگرێت بەڵام ئەوەی کە زیاتر دەبێتە قوربانی ئافرەت و ژنەکە بێتە قوربانی یەکەم زۆر جار بەداخەوە بە کوشتن و خۆکوشتنی ئەو کەسە کۆتایی هاتووە کاتێک کە ناوی لە فەیسبوک بڵاوکراوەتەوە یا وێنەی بڵاوکراوەتەوە یا تەشیری پێکراوە هەمومان بینیمان بەداخەوە کۆمەلگایەمە بە شێوەیەک گۆڕاوە کە زۆر جارە بینێت لە هەڵمەتی بانگەشتی هەڵبژاردن تەشیرە بە ئافرەت دەکرێت بە کاندیدی پەرلەمان دەکرێت بە کەسایەتی سیاسی دەکرێت ینی بۆتە بابەتێک کە سەیری سەرچاوەکانیش دەکەین هیچ سەرچاوێک نادۆزیەوە لەبەرەوەی ئەوەی کە چۆتە ناو تۆڕە کۆمەڵاتیەکە ناوی خواسراوی بەکارێ ناوە و هیچ ئەدیلە و بەڵگەیەک نێ بۆ دۆزینێ ئەو کەسە بۆیە زۆر دادگاکان ناگەن کەسێک تەشیریشی پێکراوە باش لە ڕێگەی دادگان پرسێک لا بکرێتەوە لە تۆڕی کۆمەڵاتی بێگومان ئەگەر بەڵام بۆ مەرجی ئەو کەسانی کە ئەم لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە بەکارێنەری ئەو تۆڕە کۆمەڵاتیانن عنوان و ئەو زانیاری و داتایی کە داوێتی لە ناو تۆڕە کۆمەڵاتیانە زانیاری دروست بن کە بەداخەوە زۆربیان نادروستن بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵ ماوەێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆدیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بنێرامی بەڕێز. کاک دکتۆر سادەقی بگەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە تا چەندێک پێویستە هاوڵاتی بۆ نمر لە کاتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەچاوی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و ڕەچاوی بەرپرسیارەتی نووسینیش بکات لە کاتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. دیارە لە ڕاستیە مەسلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەش کە و برا بەڕێزە باسی کرد مەسلەی ئەو یاسای ساڵی 2008 ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا جۆرێکی تر لە میدیامان هەیە کە ئەوەش هەرە بێ ئاوەڕی لێ بدرێتەوە ویش بریتە لە میدیای ئەلکترۆنیان ڕۆژنامەگەری ئەلکترۆنی. ئێستا لە دنیا زۆرێک لە ڕۆژنامە ئەلکترۆنیەکان کە لەسەر تۆڕی ئینتەرنێت بڵاوەکرێنەوە ڕۆڵ و کاریگەری و تایبەتمەندیەکانیان هیچیان کەمتر نییە لە ئەو ڕۆژنامە کاغەزیانەی کە چاپەکرێن و بە شێوەی کاغەزی و لە شەقامە بڵاوەکرێنەوە و خەڵکیان خوێنێتەوە. بەڵکو ڕۆژنامە ئەلکترۆنیانە زۆر بە قووەت و کاریگەرترن لە سەر بینەر و لەسەر بەکاربەر لە هەموو جیان. ئەوانش ئێستا لە دنیا بەپێی یاسا ڕێک خراون و ئەوانش خەسڵەت و تایبەتمەندی خۆیان هەیە لە چوارچەوەی خەسڵەت و تایبەتمەندی خۆیان و ئەو خزمەتگوزاریە کارلێکی میدیانی کە پێشکەشیەکان یاسایان بۆ دیاری کراوە هەروەها مامەڵەی یاسایان لەگەڵاکرێ. هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ توێژینەوەمان لەسەر کردەوەیان ئیشی لەسەرەکەین بە تایبەتی سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان. بەڕاستی سۆشیال میدیا بریتە لە مینبەرێکی توندوە، بریتە لە مینبەرێکی ڕەخنەگر و بریتە لە مینبەرێکە زیاتر کەمتر گرنگیە درێ بە بەها کۆمەڵایەتیەکان یان بە بازارکردنی بەها کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە لاوازە. ئێستا بە خۆشحاڵی و خەریکە تاکی کوردیان تا هاوڵاتی و بەکاربەری سۆشیال میدیا ئەبینین لە سۆشیال میدیا و هەندێک بەهای کۆمەڵایەتی گرنگی پێدا وەکو هاوکاری وەکو ڕازگۆیی وەکو هێنانی هەندێک چەمک و دەستەواژە و ڕستە یان ناوی پێشینان ئەوەی کە هاندەر بێ بۆ بڵێن بەرجەستەکردنی بەها کۆمەڵایەتیەکان. بەڵام هاوڵاتی ئەبێ هۆشیار بێ لەو ڕۆوەکە ئەمڕۆ هەر شتێک ئەینووسێ هەر شتێکە دایێنێ هەر بابەتێکی میدیایی بێ ڤیدیۆ بێ وێنەی جوڵا بێ وێنەی نەجوڵا بێیان هەر دەقی و تێکستێک بێ وەکو جێف لوی ساڵێ بەڕاستی ئەوە کاریگەری لەسەر بەکاربەر دائەنێ. ئەگەر بابەتەکەی ئەرێنی بێ و باش بێ کاریگەریەکەشی بە هەمان شێوە ئەرێنیە بێ. ئەگەر بابەتەکەی نەرێنی و خراپ بێ ناوزەڕاندن بێ تەشهیر بێ بوختان بێ درۆکردن بێ بڵاوکردنەوەی زانیاری ناڕاز بێ یان وێنەیەکی داناوە هی خۆینە و بە ناوی کەسێکی ترە و شت بڵاوکاتەوە بە ناوی چەندین کەسەوە ئاکاونتی داناوە و پەیجی داناوە و بەڕێوەی ئەبات و زانیاری بڵاوکاتەوە ئەمانە هەوەی بەڕاستی پشێوی دەبنەهۆی نائارامی کۆمەڵایەتی پشێوی کۆمەڵایەتی تێکدانی خێزان و هەروەها تێکدانی نەزمی گشتی کە دوجاری نەزمی گشتی تێک چوو ئەو کاتە ئالۆزی پشێوی کۆمەڵایەتی دروست ئەبێ. بۆیە تاکی ئێمە بێت تاکێکی هۆشیار بێ ئەبێ گرنگی بە بڵاوکردنەوەی بەها کۆمەڵایەتەکان بدا ئەبێ بزانێکە میدیا بە شێوەیەکی گشتی چ میدیای تەقلیدی و کلاسیکی بێ وەکو ڕۆژنامە و رادیۆ و تەلەڤیزیۆن چ میدیای نوێ بێ وەکو مەڵتی میدیا کە پێوترێ میدیای فرێژانر کە لە هەمان کاتە هەم نووسراوە هەم بیستراوە هەم بینراوە. ئەم مەڵتی میدیایە ئەبێ وا بەکاربێنێکە لە خزمەتی کۆمەڵگەیە بێ لە خزمەتی بەرژەوەندێ باڵەکانی کۆمەڵگەیە بێ لە خزمەتی شخصی و کەسیانە بێ بۆ بەرژەوەندی کەسی دانەنرابێ بۆ دانەنرابێت کە کەسێکی پێ بشکێنرێیان ناوی کەسێکی پێ بزڕێنرێ
و لە ڕاستیە ئەمە پێویستی بە هۆشیارکردنەوەی تاکەیە، پێویستە بە کۆڕ و سمینار هەیە، پێویستی بە دەرخستنی کاریگەریە خراپەکانی ئەم سۆسیال میدیای هەیە لەسەر بەکاربەر کە توێژینەوە نوێەکان دەری ئەخەن. لە ڕاستیە تۆڕە کۆمەڵایەتەکانی ئێمە ئێستا کاریگەرە خراپەکەیان لەسەر کۆمەڵگەی کوردی زۆر زیاترە لە کاریگەریە ئەرێنیەکەیان، بەتایبەتی ئەم کاریگەریە لە کاتی پشێوی و ئاڵۆزیەکانە، لە کاتی ڕووداوەکانە، لە کاتی قەیرانەکانە زۆر زیاتر ئەبێ و یەک پارچە دەبێتە میمبەرێک بۆ هێرشکردنە سەر یەکتری و بۆ تێکدانی ئارامشی کۆمەڵایەتی. ئەو تاکانەی کۆمەڵگەی ئێمە پێویستە لە ڕاستیە هۆشیار بکرێنەوە و بۆ ئەوەی کە ئەو هۆشیارکردنەوەیە وایان لێ بکات کە بتوانن زۆر بە شێوەیەکی ئەکادمی و زانستی بەکاری بێنن و بۆ خزمەتی کۆمەڵگە بێت. بەڵێ کاکتۆر تاکوێ مەسەلەی سنووری ئازادی ڕادەربڕینیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاتێک کە بەکاربەرێک پەنا دەباتە بەرنووسینی بابەتێک تاکوێ سنووری ئازادی ڕادەربرینەوە لەکوێشەوە مەسەلەن دەچێتە خانەی تەشیر و ناوزڕاندنەوە. کاوی دکتۆر بەڵ دواتر ئەگەرم لای بەڕێزت کاک دکتۆر مامۆستا ئەگەر بگەرم لای بەڕێزت بە بۆ چوونی بەڕێزت تا چەندێک پێویستمان بە ڕەچاوکننی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بۆی کە ناوزڕاندن و تەشیری لێ نەکەوێتەوە. بەرپرسیارەتی کۆمەڵایەتی وەکوەگەر توێرێک باسی بکەین کە میدیای ناچار کردووە بە مادام لە ناو کۆمەلگایەکایە و پامەکانی بۆ کۆمەلگایەکەن میدیای ناچار کردو پابند بێ پێەوەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەڵای توێرەکمانەیە تایبەت بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی وەکو چۆن مامۆستا باسی توێری لیبرالی کرد باسی توێرەکانی تری کرد توێرێکشمانەیە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە کە ئێستا توێرەکە میدیاکان بۆ کوبڵی ناچار کراون لەبەرەوەی بۆ کۆمەلگایەک و پامیان بۆ کۆمەلگای پێوەی پابند بن. ئەمە نەک تەنها میدیا فەرمیەکان بەڵکو تاکەکانی تاک خۆشی مەسئولیەتی اجتیماعی لەسەرە پێویستە پێوەی پابند بێ. ئەم مەسئولیەتی اجتیماعیە چ لە مامەڵەی ڕۆژانە لەگەڵ تاکە ینی میدیایەکی دوو نەفەری کەسێک بۆ کەسێکی تر و چ لە مامەڵەی کۆمەڵ لەگەڵ کۆمەڵ و تاک لەگەڵ کۆمەڵ ینی ئەم میدیانێک ئێمە ئێستا مامەڵیان لەگەڵاکە نەبێ ڕەچاو بکرێ. باشە بەستی تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵاتی تۆڕە کۆمەڵاتیەکان سۆسیۆل میدیاش دەگرێتەوە هەموو تاکێکی کۆمەلگاکرێتەوە بەتابەت ئێستا هەموو تاکێک تەنها خۆی نییە قساکە تەنها دەمی نییە بەڵکو هەموو تەکنۆلۆژیا لە خزمەت قسەکانی ئەوایە و پەخشیەکاتەوە بە دنیاە بۆیە مەسئولیەتەکەی زیاتر بۆ لە فەرشانی ئەگەر بیاوێت لە ناو کۆمەلگایە بژی و ئەگەر بیاوێت تەمەنێکی هێور و ئارامی نێو کۆمەلگاکەی بەسەر بەرێ چونکە کۆمەلگا وەکو لە پێناسی سادەیە هەیەی چەند تاکێکن کە پێکەوە بتوانن بشین ئەگەر ئەم میدیایە بەبێ هەستی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەکاربهێنرێ و مامەڵەی لەگەڵا بکرێ ئەو کاتە تۆ بێت دوورکەویتەوە لە سنووری کۆمەلگاکەت چونکە هیچ مەسئولیەتێک لە سەرشان وەرنەگرتووە خۆ ئەگەر میدیاکە فەرمیتر بێ ئەو کاتە میدیاکە هی شخصێک نییە میدیاکە میدیای دەنگێکی فەرمیە و دەنگی لەوە چێ لایەنێک بێ ڕێکخراوێک بێ یاخود دەنگی خەڵک بێ ئەو کاتە مەسئولیەتی کۆمەڵایەتی زیاتر لە سەرشانیەتی ئەبێ هەموو پەیامەکانی حساب بۆ هەموو بابەتە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگەکەی بکات چه فەرهەنگیە چ بنەمایەکی کۆمەڵایەتی و عادەت و تەقالیدە وەریەگرێت حەکیم ئەمەوە ئاکا کە مامۆساژ باسی کرد لە تەشیرە لە ناوزڕاندنە تەنها من نەڵێم وەڵا بابەتەکەم ڕاستە خۆ ڕاستم وتوە تەواوە نەخێر هەندێک ڕاستی هەیە لە پێناو پاراستنی بنەمای کۆمەڵایەتیان نابێ بوترێ هەروەکو چۆن لە پێناو ئاسایشینەتەوە یان نابێ بوترێ چونکە کۆمەڵێک بنەمای کۆمەڵایەتی ئەگەر تاکێک لە ناو کۆمەلگاکەیە بناسرێت بەوەی بۆ نمونە فلان نەخۆشی هەیە ئەو کاتە تۆ شعوری بریندارەکەی کەرامەتی بریندارەکەی ئەمە جۆرێکە لە تەشهیر لەبەرەوە ڕێت نایە بەرپرسیارەتی کۆمەڵاتی کە هەموو ڕاستیەکیش بوتری ئەگەر دابنی بنەمایەکی اجتیماعی یان با بڵێن تەقلیدیە عادەتیە هەر شتێکەی لە ناو کۆمەلگایەکە باوە و پێڕەوە کرێ تۆ بی لەسەر بنەمایەوەی کە قسەکەی من ڕاستە بەڵگەم هەیە چیم هەیە ئەمانە بەیان بکەی کە بدەی لەم بنەما کۆمەڵایەتیە ئەو کاتە تۆ مەسئولیەتی اجتیماعیت لەسەرشان نەگرتووە لەوە چێ پشێوەیەکی کۆمەڵایەتی دروست بکەی و قەیرانێک بێنیتە ناوەم کۆمەلگایەوە لە پێناوەی کە گوایە ڕاستێک تووتووە لەبەرەوە ئەم بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە واشت لێکە کە هەموو ڕاستەکان نەوترێت یان لانی کەم بە زمانێک بوترێت کە کۆمەلگاکە تەقبولی بکە وەری بگرێ نەک بە زمانێکی توند یان بە زمانێکە
ڕەت بکرێتەوە لە ناو کۆمەلگایە بوترێ ئەمە مەسئولەتی ئیجتیماعی واتەیەکە لەبەرەوە هەموو تاکەکانیشمان ئەم میدیای هەیە و ئەم دادگەری میدیای بەهۆی تەکنەلۆژیاوە دروست بوو هەمومان خاوەنینی کەواتە هەمووشمان ئەبێت چۆن میدیایەکی فەرمی زمانێکی تایبەت بەکارێنێ ئێمە لە نووسینەکانماندا زمانێک بەکاربێنین کە کۆمەلگاکە لەمان لە تۆڕە کۆمەڵاتیەکان تا کوێ مەسلەی ئازادی ڕادەربڕینێت تا کوێ مەسەل لە کوێوە تەشیر و ناوزڕاندن دەست پێ کە لە نووسیناری هەیە نیمانە یەکەم وشاریەکی یاساییە کە تۆ وەک ڕۆژنامە نووسێک من وەک مامۆسایەک ئەو وەک خوێندکاریە کە نیمانە نازانین یاسا بەرامبەر بە پیشەکەی ئەمە چۆنە و چۆن دانراوە پێم وایە ئەو یاسایی کە شمولی ڕۆژنامە نووسێکان مامەڵە بکات هەمان یاسا شمول مەکاتەوە لە ئەکاونتەکەمان شتێک بڵێم لە تۆڕە کۆمەڵاتیە شتێک بڵێم لە کاتێکا وانە وشیاری یاساییەکەت نییە تۆ بووی بە ڕۆژنامە نووسێ بزانی یاساکانی ڕۆژنامە نووسی کامەیە کام وشیاریە نەبوو و دیسانەوە وشیاری بەکارێنانی تەکنەلۆژیاوە ئەمریکانی پەیوەندی نییە پێی وایە کە ئەکاونتێکی هەیە ناوی خۆی لەسەرنیێتر کەس پێی نازانێت لەم دنیاەکە ئەو چیەڵێ و لەکوێوە شتەڵێ و بە ئارەزی خۆی شت بکات لە کاتێکاوان نییە زۆر بە ئاسانی لە زانستی ئایتیا ئەتوانی بە ئاسانی ئەم کەسە بدۆزیتەوە و بزانی بە چی کۆمپیوتەرێکیشی کردووە و کۆمنتەکەی لەکوێوە چۆ کێ شخصەکەش ئەنی ئەم وشیاریەشمان نییە لەبەرەوە پێمان وایە خۆمان پاڵەوان بین لەناو ئەکاونتەکەمانە لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانە چیمانەوێت ینی چۆن جیای بکەینەوە لە نێوان ئازادی ڕادەربوون و تەشیرە لە نووسین لە تۆڕە کۆمەڵات ئەمە هەم یاسا جیای کردوێتەوە گوتم و تەشیری جیا کردوەوە کە تۆ شعور و کەرامەتی کەسێک بریندار نەکەی چ بە درۆ هەڵبەستن یا چ بە ڕاستوتنێک کە شعور و کەرامەتی بریندارکە و دیسانەوە ئێمە ئیتیکی ڕۆژنامە نووسیمانەیە دیسان ئەمیش دیارریەکە ڕەنگە سزای نەبێ بەڵام سزایەکی کۆمەڵاتی هەیە یا بەسەر کەناڵێکە یان کەسێکە یان شخصێکە لە چەناڵێکی خۆیەوە قسە بکە ئەمەشمان هەیە دیسان بنەمای فەرەنگیمان هەیە ئەمانە هەمووی جیایەکاتەوە کە تۆ کوێت تێپەڕان ئەیکەی بە تەشیر کوێت تێپەڕان بنەمای کۆمەڵاتی ئەشکێنی و لە کوێ شاسنووری توێ بتوانێ ڕای خۆت بە ئازادانە دەربڕی بۆ ڕادەربڕینی ئازادانە نەیانی خۆ خاڵیکردنەوە لە دەروون یا ڕق دەربڕین بەرامبەر بە کەسێک هەموو شتێک پێت وا بێ ئازادی بیڵێ ئیترەمە ڕایە نەخێر هەندێک ڕای هەیە خۆ ڕای هەموو کەسێکیش ناوترێت لە ناو کۆمەڵگایە یعنی تۆ هێشتا نەگەیشتویتەتە تەمەنی ئەوە ئاسی خوێنی ئەوە کە ڕایەکت لە ناو کۆمەلگایە جێ بگرێتەوە بێ میدیایەکی بەرفراوان بەکاربێنی بڵێ من ڕای خۆمەڵێم نەخێر ئێمە نمونەیەکی جوان هەیە مامۆسایەکی بیانیە ئەڵێ خوێنکاری بەڵێ لەسەر چاوم بەڵام کاتێک هەڵەسی قسە بۆ مامۆساکەی جارێ نەگەیشتوتەوەی بڵێ بەڕای من ئەمە وایە تۆ بڕۆ ڕای 20 کەس بخوێنەرەوە اینجا ڕای خۆت بەیان کە بۆ من ڕاستە ئاستێکی زانستی تێ بەڵام هێشتا ئەمە ئاست پێ نەگەیشتە بۆ ئەوە خۆت دەزانی تۆڕە کۆمەڵاتیەکانیش هەموو ئاستێکی تایە ئێستا لە خوێنەواریش مامەڵی تیاکە خۆ تۆ ناکرێ بڵێ وڵا ڕای من ئەمەیە لەسەر هەموو شتێک ڕابڵێ ڕفتاری سیاسی بگۆڕی ڕفتاری کۆمەڵایەتی بگۆڕی ڕفتاری قانونی بگۆڕی هەموویان لە پێناو چیە لە پێناوی ڕای خۆم بڵێم لە کاتێکا تۆ پێگەیەکی زانستی وات نییە هێشتا لە ناو کۆمەڵگای ڕات حسابی بۆ بکرێت سپاس دەکەم کاک پشدەرگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەڵی تەشیر و ناوزڕاندن و بوختان لە یاساکانە چۆن دیاری کراوە و سزاکەی چۆنە لە یاسای ڕۆژنامەگەری سزایەکی دەستنیشان کردەوە لە یاسای خراپەکانی قەدەغەکردنی خراپەکانی ئەمریکانی پەیوەندیکردنیش بە هەمان شێوە هەم سزای حەبس دیاریکراوە بەندکردن لەگەڵ سزای غەرامەی ماڵی سزای مالی ینی بە دیاریکراوی بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ نمونە کەسێک تەشیر و ناوزڕان دەکات بزانێت چ سزایەکی بۆ هەیە بەڵێ لە باسمان کرد لە یاسای خراپەکانی قەدەغەکردنی خراپەکانی ئەمریکانی پەیوەندیکردن کە تۆڕە کۆمەڵاتیەکانیشی تایە وەکو فەیسبوک و هەموو ئەو بابەتانەی کە بەکاردەهێنرێن سزاکەی هەم حەبس یاواتە بەندکردنە کە هەتا 5 ساڵ ڕوات بە پێی جۆری ئەو سزایی کە ئەو تاوانەیان ئەو کردەوەی لە چەندەوە دەست پێ دەکات بۆ 5 ساڵ لە 6 مان کەمتر نییە لە 5 ساڵیش زیاتر نییە کەسێک گەر تۆڕە کۆمەڵاتەکان بەخراپ بەکار بەڵێ بەڵام بەپێی حاڵەتەکان گۆڕانکاری بەسەرادێ ئایا تەشیرە جنێودانە سوکاتیکردن ناوزڕاندنە ئەتر کۆمەڵە حاڵەت لە یاساکە دەستنیشانی کردو و حاڵەتەکانی دیاریکردنی جگە لەوەش غەرامەی مادی غەرامەکەشی لە 1 میلیۆن کەمتر نیە لە 5 میلیۆنیش زیاتر نەبێ لە 1 میلیۆن کەمتر نییە لە 5 میلیۆنی زیاتر نەبێت تا بەرەو سەر 5 میلیۆن نەبێ ئەمە یا دادوەرت یەکێ لەم سزانە بەکاردێنێت یعنی دووکیان بەکار ناهێنرێن بۆ نمونە هەم زیندانی و هەم یەکێ دەڵێ بە یەکێک لەم دوو حاڵەتانە سزا دەدرێت یا غەرامەی مالی بەکاردێنێ یا ئەوەتا بەندکردن بەکاردێنێ بەپێی جۆری تاوانەکە چوە تاوانەکان گۆڕانکاری بەسەرێت چکە جاری وایە ئەو تەشیرە ڕەنگە هەر کاریگەریەکی کۆمەڵاتی گەورەی لەسەر کۆمەلگا دروست کرێ زاری وایە جەریمەی تشکیل کردووە تاوان تشکیل کردو ناو کۆمەلگا بۆی ئەو تەشکیلەوە کەواتە سزاکە بەپێی ئەو جۆرەی کە ئەنجامی داوە لە ناو تۆڕە کۆمەڵاتیانە گۆڕانکاری بەسەرادێ وەکو لە یاسای ڕۆژنامەگەری جا هاتووە بە هەمان شێوە سزاکەی وەکو دەستنیشان کراوەتە نا غەرامەی مالیە ئەوی لە 1 میلیۆن کەمترێت تاوەکو 5 میلیۆن دینار
بۆ ئەو کەسانی کە تەشیرەکەن لە ناو کەناڵەکانی ڕاگەاندن. ڕۆژنامەنووسی سزا دەرێگە تەشیر بکات. ڕۆژنامەنووس وەکو بامەسا باسی کرد ئەوانەی کە دیاریکراون لە کەناڵێکی ڕاگەانی دیاریکرا و دەستنیشانکراون. بەڵام گرفتەکە لەوەیە زۆر یاساکە یاسای سزادانی عراقی بەکاردێن، یاسا ڕۆژنامەگەری بەکارنانێ. زۆر گرفتەکە ئەبێ لە ڕۆژنامەنووسێک بە یاسای سزادانی عراقی سزا درراوە بە بابەتێکی لە ڕۆژنامەیەکە بڵاو کرێتەوە. بەڵام ئەو کەسە ئەو بابەتی کە بڵاوی کرێتەوە ڕۆژنامەنووس نەبووە، ینی بابەتێکی بڵاو کرێت لە تۆڕە کۆمەڵات. باش یاسی سزادانی عێراقی چۆن ماوە لەگەڵ مەسەلەی تەشیر و ناوزڕاندن دەکە؟ سزاکەی جیاوازە لەو یاسایی کە لە کوردستانەیە بۆ خراپەکارانی ئەمریکانی پەیوەندی؟ تەمان یاساکە وتماسمان مادەکانی تەشیر لە سزادانی عراقی ئەو دوو مادەی دیاری کردە 433 لەگەڵ 434 بۆ جنێودان و تەشیرکردن و ناوزڕاندن. ئەوەی تۆڕە کۆمەڵاتەکانیش وەکو باسمان کە سزاکەی هەتا 5 ساڵ دەستنیشان کردووە. ینی سزاکە لە یاسای خراپەکانی ئەمریکانی پەیوەندی کرد تونترە وەک لە یاسای سزادانی عراقی. سپاس دەکەم. کاک دکتۆرە گەبگەرم وڵای بەڕێز کاتمان کەمیشمەوە بەس پێشتر پرسیارێکی لەسەر سنووری ئازادی ڕادەڕوین و تەشیر پاشانیش چی بکرێ بۆ کەمکردنەوەی حاڵەتەکانی تەشیر و ناوزڕاندن لە تۆڕە کۆمەڵاتەکان؟ بە کورتی بێ سپاس دەکەین. بە دوواداچوونێک بۆ بابەتەی مەسلەی سزاکان لە ڕاستیە یاسای سزادانی عێراقی هەم زیندانیکردنی تایە و هەمیش غەرامەی تایە لە 24 کاتژمێر و هەتا 5 ساڵۆک و بەڕێزیان باسی کرد. بەڵام لە یاسایی کاری ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان لە 3 مادەیە باسی ڕۆژنامەنووسی کردووە هەرە و پرسیاری بەڕێزت کە کردت لە مادەی ژمارە 7 تا باسی ئازادی ڕۆژنامەنووس ئەکات و لە یاسای ژمارە 8 تا باسی ئەو حەسانەیە ئەکا کە ڕۆژنامەنووس هەیەتی و لە یاسای ژمارە 9 زۆر بە دەقیقی لە بڕگەی 5 کە پێش ئەو بڕگەیە بڕگەیەکی تایە بۆ نمونە هاندان بۆ توندوتیژی و هەروەها سوکایەتیکردن بە پیرۆزیەکان سوکایەتیکردن بە ئاین لە بڕگەی 5 بە دەقیقی باس لە تەشیر و ناوزڕاندنەکە. لەویا ڕۆژنامەنووس لێپێچینەوەی یاسایی لەگەڵا کرێ و ئەو لێپێچینەوەیە لە یاساکە ڕۆژنامەگەریە گرتنی تیانە بەڵکو بە شێوەی دارایی لە 1 ملیۆن تا 5 ملیۆن بۆ نمونە غەرامە ئەکرێن. ئەمە لە یاساکە ڕۆژنامەگەری کە بۆ ڕۆژنامەگەری نووسراوە بەڵام مادەی نۆ دیاری نەکردو. ئەوەی کە ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵاتیەکان چی بکرێ بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ئەرێنی بەکار بهێنرێت پێش هەمووشت هەر شتێک نەچێت لە شێوەی بە شێوەیەکی یاسایی ڕێک نەخرێ یان یاسایی بۆ دانەنرێ زۆر زەحمەتە کۆنتترۆلکردنی بۆ چونکە کاتێکە لێپێکی کاتێکە لادانێکی یاسایی ئەکرێتۆ نازانی چۆن مامەڵی لەگەڵا بکەی و ئەوەش کە یاسای 2010ش زۆر بە قۆڵی نەچوێتە ناو بوار و بابەتەکانەوە چونکە بەشێکی زۆری پانتایی ڕۆژنامەگەری ئەلکترۆنی فرامۆش کردووە. ئێستا ڕۆژنامەگەری ئەلکترۆنی ئەبێ هەمان مامەڵی جۆرێک لە میدیای لەگەڵا بکرێ بەڵام ئەو بە شێوەی بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی بەرفراوان باسەکە. ئەوە تەنانەت ئەو یاسایش 2010 تا ئێستا پێویستە هەموار بکرێتەوە بەدەیان ئۆپشن دروست بوون کە ئەو ئۆپشنانە کاتێک ئەو یاسانە دانراوە هەر بوونیان نەبووە وجودیان نەبووە لە وەکو ڤیدیۆ وەکو زۆرێک لە بابەتە ئەلکترۆنیەکانی تر. بۆیە پێش هەمووشت ئەوە زۆر زەروریە کە ئێمە یاسایەکمان هەبێ بۆ ڕێخستنی تۆڕە کۆمەڵاتیان بەتایبەتی ڕۆژنامەگەری ئەلکترۆنی یاسا بۆ ڕێخستنی کاری میدیای بینرا و یاسا بۆ ڕێخستنی کاری میدیای بیسترا و یاسایکە ڕۆژنامەگەری ساڵی 2010 ژمارە 35 هەموار بکرێتەوە بۆی بتوانین چۆن مامەڵە بکەین بەڵام جەخت لەسەرەوە ئەکەمەوە پێویستە هاوڵاتی هۆشیار بکرێتەوە و مامەڵەیەکی دروست لەگەڵ تۆڕە کۆمەڵاتیەکان بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ کە لاولێرەوە لەگەڵمان بووێر و کاروان عەبدوڵڵا بەرپرسی پەیوەندیەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ و ماستەر لە ڕاگەیاندن و پشدار ڕەشید پارێزەر کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوو. سپاس بۆ بینێرانی بڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.